کۆمەڵکوژی پاریس لە ساڵی 2013 ڕوویدا سێ ژنە چالەکەوانی گەورەی شۆڕژگێڕی کورد کرانە ئاماج. مەبەست لە ئاماجگرتی ئەم سێ ژنە چالەکەوانە ئەتوانین بڵێن چەند خاڵێکی لە دواوە بوو. یەکێک لەوانە ساکینە و هاوڕەکانی ژنە شۆڕژگێڕی گەورەی کورد بوون کە کاریگەریەکی مەزنیان لەسەر خەبات و هزری ژنانی کورد بە تایبەتی ژنانی دیکە دانابوو. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر لایەنی سیاسی و هەروەها پراکتیکی دەسەڵاتی نەیار کە تورکیا بوو دروست کرد بوو. ئەمە لایەکی کە ئێمە زانین ساکینە و هاوڕێکانی خەباتیان لە پێناوی ئازادی ژن ئەکرد و شیارکردنەوەی ژن ئەکرد. هەر بۆیە لێدان لە ساکینە و هاوڕێکانی لێدان بوو لە بزوتنەوەی ژنانی کورد بۆ ئەوەی کەوا ئەو دەنگە بڵندەی کە نەخێرە بەرامبەر بە بیرێکی تاریکپەرستی کەپ بکرێتەوە. لە 2013 پرۆسەیەکی ئاشتی دانووسانێکی ئاشتی هەبوو لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و هێزی تورکیا خاڵێک بوو بۆ لاوەزکردنی ئەو پرۆسەیە، چونکە ئێمە دەزانین هەمیشە لە پرۆسە ئاشتەکانە هێزێک دروست ئەبێ بۆ ئەوەی کە ئەو پرۆسە لەبار بچێت و سەرکەوتن بەدەست نهێنێ. لایەنێکی کە بریتی بوو لەوەی کەوا ئێمە زانین کە ساکینە هەوێنی دروستبوونی هێزی خۆپاراستنی ژنان بوو کەمە هێزێکی چەکداریە. ئاماج لەم هێزە ئەوە بوو کە یەک بسەلمێنرێت کە ژنی کورد وەکو ژنانی دیکە یاخود وەکو پیاوان ئەتوانن چەک بکەنە ئەستوان و بچوان خەباتێکی قوڵ و نەپساوە بەڕێوە ببەن و ئاماج لەوە بووکەوە جارێکە بڕوابوون بە خۆیبوونی ژن و پاراستنی ناسنامە و پاراستنی کەسێتی ژنی کورد بخاتەوە ناومێژوو و لە هەمان کاتە پاشکۆن نەبوون بە هێزێکی پیاوان، هێزێکی سەربازی پیاوان. دروستکردنی ئەم هێزە تەنها ئاماجلی لایەنە چەکداریەکە نەبوو، ینی تەنها ژنان لایەن چەکداری نەبێ بۆ ئەوەی کەوە خۆی بپارێزێ، بەڵکو خۆپاراستن لە بڕیاردان، خۆپاراستن لە ناسنامە، خۆپاراستن لە بڕوابوون بەخۆ. ئەم سێش خاڵە کاتێک کە ژن توانینە ناو خۆیان بیپارێزێ ئەو کات چاتوانێ نمایشی ژنێتی خۆی نەناو کۆمەلگا بکە. ئەتوانم بڵێم لە 2013 و پێش 2013 چالەکەوان کورد بە تایبەتی ژنانی کورد بە فکر و فەلسەفەی ئۆجەلان لە گەشەسەندنێکی بێوێنە بوو بە جۆرێکە زۆربەی وڵاتانی ئەوروپا لێ کەوتبوون لە مەترسی و بە تایبەتی ئێمە ئەتوانین بڵێن کە تورکیا هێزێکی نەیار بوو تەواو لەژێر فشارێکی سیاسی هەروەها لەژێر فشارێکی ئایدۆلۆژیا ئەژیا. بۆیە لێدان لە ساکین و هاوڕێکانی و ژنانی شۆڕژگێر لێدان بوو، پارتەوازەکردن بوو لەو چالەکەوانانەی کە لە ئەوروپا کاریان ئەکرد لە پێناوی دۆزی کورد و هەروە زیندوکردنەوەی مێژووی ژن. لە هەمان کاتێ ئەتوانی ئاماژە بۆ بکەین کە بۆ ترساندنی چالەکەوانەکانی ئەوروپاش بوو، بڵێ ئەگەر ئێوەش ئەگەر بەردەوامن لە چالاکی بەو دەردەی ئەوان یانیها بەو دەردەتان ئەبین و پارچە پاچەکردنی چالاکیەکانیان بوو. هەموو ئەمانە ئەتوانین بڵێن هۆکار بوو بۆ ئەوەی کەوا ساکینە کە بە ڕهێمای شۆڕژگێڕی ژنی کوردە ئەندرێ بکرێتە ئامانج لەگەڵ هاوڕێکانی. ئێمە ئەزانین بەهۆی ئەو پێگە بەهێزەی کە ژنان هەریەکە لە ساکینە و لەیلا و هاوڕێکانی کە دووچاری بوونەوە بەهۆی بەهێزی پێگەیان بوو و کاریگەریەکی گەوریان لەناو کۆمەلگا دروست کرد بوو، هەم لە کۆمەلگای پاریس و هەم وڵاتانی ئەوروپا هەم بۆ کۆمەلگای کوردیش لە پارچەکانی دیکەی کوردستان. بۆچی هەتاوکە ئێستا بکوژانی دادگایی نەکراون؟ ئێمە ئەزانین کە ئەمە ئەتوانین بڵێن دانووسان و تەسفیاتێکی بەرژەوەندخوازی سیستەمی ئیمپریالیزمی فاشیزمە. یعنی لە کاتێکە کە ئەم هەلەیە تەبعاً ئەمە لە ئەنجامی فشارێکی زۆری میتی تورکی بۆ دەسەڵاتی فەڕەنسا دوجار هاوکاری فەڕەنسا کە ئەمە یەکێکە لەو خاڵە ڕەشانی ئێستاش لە مێژووی فەڕەنسا ماوەتەوە و نازانێت چۆن ژلەی دەرباز ببێ. لە ئەنجامی ئەم ڕێکەوتنە ئەم پرۆسە بە ئامانج گەشت و ئەو چالاکیانێک کە لە فەڕەنسا یاخود لە خودی پاریسا و تەنها پاریسدا لە ئەوروپا بەسەرجەم و ناوچەکانی دیکە یعنی هەتا کوردستانیش بەردەوام ئەو فشارانە هەبوو داوای دادگایکردنی بکوژانی هەرسێ هەواڵ و هەواڵانی دیکە کە بە تیرۆر ئەکرات دەکرا. بەڵام ئەتوانین بڵێن سیناریۆیەک دروست بوو بەوەی کە یەک دوو کەسیان گرت و دادگاییان کرد کە دواتر ئەوانش هەر بە
ئەتوانین بڵێ بە پرۆسەیەکی تەسفیەکاری کۆتاییان بە ژیانیان هێنا. ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە ئەو قڵپ و ڕقەی کە لە دڵی هەریەکە لە ئێمەی ژن کە لە هەرژنە بەهێزەکانمان بە ئاماج گیراوە باوەڕ بکەین و ئەم جۆش و خرۆشەمان دامرکێتەوە، بەڵکو بەردەوام ئەبێت و بەردەوام ئەبێ تاکو بکوژانی هەرسێ هەواڵ و هەواڵانی دیکە بە چۆنەڵێ بە ئامانجی دادگایی خۆیان بگەن. پرۆسەی ئاشتی یەکێکە لەو پرۆسە گرنگدانەی کە ساکینە بۆ خۆشی دایم چەختی لەسەروا کردەوە کە ژنان ئەبێم بیری ڕەخنەگرانی ئاشتیانیان هەبێ، یعنی ڕەخنە بگرن لە دەسەڵات لە عقلێتی پیاوسالاری لە دەسەڵاتی سیاسەتی فاشیزم، بەڵام بە پرۆسێکی ئاشتی ئەم ڕەخنانە بگیرێ. هەبوونی هەر ژنێک کە خاوەن بیر و باوەڕێکی تایبەتی سربەخۆی و داکۆکی لە ئازادی بیری ژن و داکۆچی لە هێنانی مافەکانی ژنان و بەشداریکردنی ژیان لە کیا سیاسی و زانستی و کۆمەڵایەتی و خێزانەکان بکات، ئەمە بەدڵی هێزی نەیار نییە. جا ئەم هێزە هەر هێزێک بێ مادام ئەم هێزە لە شێوەی هەڕەمی دروست بووە و مێژوویەکی تاڵی لەگەڵ مێژووی کووردا هەیە بە تایبەتی ژنان، لەبەرەوە ئێمە نابێت ببێتە جێمتمانە. بەڵێ ئێمە داوای پرۆسی ئاشتیەکەین و هەتاوەکو سەرگرنی ئەم پرۆسەش هەوڵ و کۆشش ئەەکەین، بەڵام لە هەمان کاتا بێت زۆر بەوریایی لەگەڵ ئەو پرۆسە مامەڵە بکەین، چکە هێزی نەیار کات و ساتی بۆ نییە و متمانەی پێ ناکرێ ئەگەر بێت و بە شێوەی ڕۆحیانەکی نەتوانێت کە کۆتایی بە ژیانی هەر ژنە شۆڕژگێڕێکی کورد بێنێ، ئەتوانێت لە ڕێگەی لێدانی کەسێتیەوە بدا. تەبان ئەم جۆرە پرۆسانە ئەمە دەلالەت لە عقلێتێکی تاکی فاشیزمی پیاوسالاری ئەکا، چکە ئێمە بینین لە ئینتیخاباتێک لە هەڵبژاردنەکانی شادایم مەسەلەی شەرەف و کۆمەڵی بابەت ئەکرێتە ڕەژات بۆ ئەوەی کەەوە ئەو ژنانی کە خۆیان هەڵبژاردن و ئیستیحاب بکەن، یعنی ئەمە ڕوونە لەناو ئەم کۆمەڵگایانێ، بەڵام هێزی نەیان هەمیشە ئەو ژنە قارامانانە ئەکاتە ئەمان کە کاریگەری تەواویان لەسەر کۆمەڵگا هەیە، کە دەزانێت بە تەواوەتی لایەنی سیاسی و فەلسفەی ئەو هێزە ئەخاتە مەترسیەوە. بۆیە ئەم جاریان لەیلازانە، چکە لەیلازانە لە پرۆسەکانی ئاشتیا و هاتنی بۆ باشووری کوردستان و پەیوەندی دروستکردن لەگەڵ ژنانی باکوور و چالاکەوان و پێشتر مێژوویەکی پڕمەزنی هەبووە، ویستیان ئەو بکەنە ئاماج بۆی جارێکی کە بێدەنگی بکەنەوە، چکە لەیلازانە بۆ ماوەیەک بێدەنگی هەڵبژارد، بەڵام ئەم جارە بە هێز و خرۆشێکی گەورە هاتەوە مەیدان، ئەیانێ جارێکە ئەو لەیلازانە کە ئێمە ئەیناسین بۆ قارەمانێتیەوە پیشان نەدەن، بەڵام لەیلازانە و ئەم جارە هێزی کوردی توانی تەواو وەڵامی هەموو ئەوانە بداتەوە کە ئێمەی کورد و ئێمەی ژنی کورد کاتێکەوە ڕەخنەمان لێ ئیگیرێ لەسەر ڕەخنەکان ئەتوانین پلیکانی بەرزبوون و بەڕووباڵابوون دابنێ. لە کۆتاییە من ئەڵێم لە ساکینەیە سەرسامم بە بیوێری و چاونەترسی، چکە ئەو توانی لە مەترسیترین دۆخە وەڵامی هێزی فاشیزم باتەوە. ساکینە بوو بە هێوێنی شۆڕشی 1984 چواردەی تەباخی 1984. ساکینە توانی بزوتنەوەی هێزی چەکداری ژنانی کورد دروست بکە کە ئێمە ئێستا شانازی پێوەکەین لە هەموو دنیاە و ئێستا دەرئەنجامەکەی ئەبینین لە ڕۆژئاوای کوردستان کە چەندەها ژنانە قارەمان سەرکردایەتی هێزی چەکداری ئەکەن. ساکینە توانی جارێکە مێژووی ژنی کورد بنووسێتەوە، ئەو مێژووی کە ئێمە لێ بێبەش کرابووین و نامۆ بوو بە ئێمە، جاریکە ئەو ڕوحەی بەبەرگمان کردەوە. ساکینە ئەوەی بە ئێمەدا ئێمە ژن ئەتوانین لە هەموو کەوتنێک هەستینەوە و ئەتوانین قارەمانترین مێژوو تۆمار بکەین و بە هەموو دنیای بناسێنین کە ژنانی کورد ژنانێکی پڕ قارەمانە.